زۆر زار باسی ئەوە کراوە من لە ساڵی 1940 تەمەنم 6 ساڵ بوو لە دایک بووی ساڵی 1938 لەگەڵ برا گەورەکەم یادی بەخێر کۆچی دوایی کرد منی بەرزە قوتابخانەی ئیبن المستۆفی لە گەڕەکی تەیراوە چوارەمین قوتابخانە بوو لە ناو شاری هەولێر کە کرایەوە دوای ئەربیل الأولى ئەربیل الثانی ئەربیل الثالثە بوو ینی یەکەم دووەم سێم بەژمارە جون بەس ئەوە چوارم قوتابخانە بوو چوار پۆل بوو خانوویەکی گەورەیان بەکرێگرت بوو بۆ ئەوە یەکەم مامۆستا کە وانەی پێگوتین و یەکەم وەکو بڵێن یەکەم دەرسمان ئەوە مامۆستا ناوی کەمال عەبدولقادر جەلیزادە بوو بەڕەسەن خەڵکی شاری کۆیە بوو یەکەم مامۆستام ئەو بوو قەت لە یادی ناکەم کە یەکەم وانە ئەو پێمی گوتیا دوای باوکم مەلا بوو لە ماڵەوە کتێبی دینی و ئەوانەی لەوانەیانی لە قورئانی پیرۆز ئەوانە پێشی بچمە قوتابخانە چاوم بە کتێب و بەیانی بە حەرف و بەینی کەتب و بەنووسینەوانە ئەو مامۆستا کەمالە جگە لەوەی کە مامۆستا بوو ئێمە ئەو سەردەمە لای ئێمە وا باو دەیانگۆم مامۆستا لە قوتابخانە باوکی دووەمە باوک لە ماڵەوەیە ئەوش باوکی دووەمە لە قوتابخانە بەڕاستی فێری ڕەوشتی بەرز و فێری ینی پاچی دەست و دەروون پاچی و هەتا ینی لە دەست شتن و لە دەستە سەرمان پێ بووە لە نینۆکردن لەو شتانە زۆر مامۆستای بەڕێز من هەمویان ئەوانی تر لەگەڵی من هەتا لە پۆلی دووی سەرەتایی لە هەمان قوتابخانە مامۆستایەکمان جوو بوو بەر لەوەی بچنە وڵاتی ئیسرائیل ناوی شوعە مەخلوو بوو ئەوش یەک لە مامۆستا باشەکان بوو کە بەڕاستی جایان دیار بوو مامۆستا جیهاد عەبدولڕەزاق بوو ئەو خەڵکی فێری نوێژکردن و ئەو شتانەش دەکرد ڕەوشت بەرز بوو بە حەقیقەت ئەوانە ینی بەڕاستی من ینی کەدا دێنیشم زۆر جار لەو تەمەن ئێستا لە 86 ساڵی دام لە تەمەن ئەوانە زۆربەیان نایەتەوە ینی ببڕن لە یاد ناکرێتەوە هەندێکیش هەبووینە ینی ڕەفتاریان لەوانەیە لەگەڵ هەندێک قوتابیەکان باش نەبوو بێ بەڵام بەگشتی مامۆستای بەڕێز بوون و تەمەن درێژیان بۆ دەخوازم بوو هەموویان ئێستاش ئەوانەش هەر ڕۆڵی خۆیان دەبینن بڕان ئەحمەد حوسێنم ئێستا خاننشینم کاتی خۆی لە بەعەکەی دەمان کرد مامۆستامان زۆر بووینە مامۆستای باش یەکیان لەوان مامۆستا عەبدوڵڵا عەلی گەردی ئەوە مدیر بوو مامۆستا تۆمی وێردینە مامۆستا مەسیحی عنکاوای بوو مامۆستا مەلا کانەویش ئەوە نازانم کو مەلا بۆ قوتوڕی نازانم شادەشش کردویانە مامۆستا ئەوانە مامۆستای باش بوون یعنی زۆری مامۆستا بوونە ئەم دەستیان پێگوتینە زۆر توندژ بوو مامۆستا عەبدوڵڵا عەلی گەردی هەری بەعەکەی بوو خۆی یەک نەخۆمان بوو خدا عەفوکە ئەو ساڵ